بەڵێ بەڕاستی فعلەن ئەمە زۆر جار حتا لە خەڵک سەردانی کردوین کەەوە قسەشیان لەگەڵا کردوین بە تەلەفۆنش پیانتوین کە لە دادگای چەمچەماڵە بەداخەوە داوامی دادوەرەکان کەمن و هەندێکیان تەنها 2 ڕۆژ دێن هەندێکیان گوایە زۆرترین کەم دەوامەکە یا سعات ئەگەنە ئێرە سعات بۆ ڕۆژی دواتر سعات 1 ئێرە بەجێ دێڵن مەسەلەن بۆیە لەبەرەوە پێویستە حتا ئەوە بزانام کەیسی هاوڵاتیان ئەوە داواکاری هاوڵاتیانش دوا ئەخات تا ڕادەیەک واتە کەڵەکە بێت کەیس و داواکاری هاوڵاتیان ئەمە گرفتە بەڕاستی بۆیە پێویستە ئەنجومەنی دادوەری کە سەرپەرشتی دادگاکانەکە پێویستە ئاگادار بێت لەوەی لە سنووری قەزای چەمچەماڵە نزیکەی 7 نەحەی لەسەرە نزیکەی 215,000 هاوڵاتی لەم سنوورە هەیە ناوچەیشی بەرفراوانە سەرڕای ئەوەی کە میلایکی دادگای چەمچەماڵ لە ڕووی دادوەرەوە بەهۆی زۆری ژمارەی دانیشتوان و وەزبوونی کێشەیەکی زۆر کەمن سەرڕای کەمبوونی دادوەرەکانیش لە ئێستادا بەهۆی نەبوونی ڕقابەیەکی باشی قەزاییەوە سەرجەم دادگاکانی هەرێمی کوردستان بە تایبەت پارێزگای سلێمانی کێشەیەکی دەوامی زۆرتە ینی لە زۆربەی دادگاکانە ڕۆژوای بوون منە دادگایەک 5 دادوەری ڕۆژوایە دوو دادوەر دەوامەکە یاخو 3 دادوەر دەوامەکە ئەو بە شێوەیەکی گشتی زۆر بەشێکی زۆری فەرمانبەرەکان دەوام ناکەن سەرڕای ئەوەی کە ڕۆژی پێنجشەمیشان بۆ کراوەتە پشوو بەڵام بەشێکی زۆری فەرمانبەرەکان و دادوەرەکان لە وەکو پێویست دەوام ناکەن ئەویش بەهۆی لاوازی حکومەت و نەبوونی چاودێریەکی باشی دادگاکانەوە.